کە پارچەکانی لە لیدەریدا ئەم پارچەی لێ بووە هەر پێنجی بە یەکجا کەوتە خوارەوە هەر پێنجی یەکتریاندا هەمووی بە یەکتریا کێشیان و هەمویان هاتنە خوارەوە ئەمە کارەساتەوەرە پێنج فڕۆکە بە موشکێک بیخیتە خوارەوە باشە قەت بووە فڕۆکەی خۆیان بخەنە خوارەوە بەڵێ زۆر حاڵەت بۆ نمونە بگەڕێنەوە یەکێ لەو نوکتانەی کە باسی بکەین لە ساڵی 1970 کاتێ شەڕی پاکستان و هندستان طبعا هندستان و پاکستان بەردەوام شەڕیانە ئەو نییە هەرم شەڕانی ئاخیرە لە ساڵی 1970 بووە شەڕیان ئەو کاتە پاکستان فڕۆکەی F-104 ئەمریکی بەکارهێنا طبعا فڕۆکەیە بوو تەمەنی کورد بوو لە یەک ساڵێکە 52 فڕۆکەوانی کوشت لە جیهانە وڵاتانی بەکاریانە هێنا هەر لەمێک خراپتر بووم یەک بستویەک ینی بۆریەکە و بە ئاسمانەوەیە فڕۆکەوانە هەندیەکە توانی F-104 بخاتە خوارەوە هی پاکستان لێی داخستی خوارەوە وا دیارە نەشوەتی مەغروری سەرکەوتن وای لێکرد سوڕایەوە هاوڕێکەی خۆشی خستە خوارەوە لەویشیدا ئەویشی خستە خوارەوە هەر وەکو دوژمن حیسابی کرد ئەمە دەستی نەپاراست دوایەوەی گەڕایەوە درایە زندان 15 ساڵ حکوم بدرا و لە فڕۆکەوانی ڕایان ڕێکەوەی لێ دیاڵێ دیفاع بگرن واز لە هجوم بێنن ئەم حاڵاتە بۆ نمونە لە عێراق لە جەنگی عێراق و ئێرانە منزومەیەکی ڕۆڵاندی فڕەنسی دژی ئاسمان هەبوو نزم کە تۆ فڕۆکە دێ بە ئاسمانە ینی ئاڵەی تەقەکردن قەدەغەیە وەستاوە ڕامی مقەیەد فڕۆکەی خۆمان لە ئاسمانە فڕۆکەی دوژمنی شەبێتن تەقەی لێمەکە چونکەی خۆمان لە ئاسمانە ئەکەونە شەڕ یان ئاڵەی ئازادە تەقەکردن ڕەمی حڕ لێدە دوژمنە سیخۆیەکی عێراقی ڕەت بوو لای شەرق دژلەوە نزم ئەڕۆیی بەرەو ئێران قەسەف بکاتن سیخۆیەتر بە دوای بوو ئەمانە ڕەمی مقەیەدیانەوە نەگەل یەکسەر موشکێکی لێدا و خستی خوارەوە فڕێدا سیخۆکە کەوت دوایەوە منزومەیەکی سام یەک بسویەکێکی عێراقی خستە خوارەوە هەر بەغەڵە ئەو لەگەڵ F-5 ئێرانی حاڵەتانە زۆر بوون زۆر ڕواداتن ئەم حاڵەتانە فرەندلی فایر بەڵێ زۆر ڕوەدا یەکێ لەو نوکتانەی تر لە هەر ساڵی 1970 پێنج فڕۆکەی هۆکەرهەنتەری هندی ئەفرین ئەو زمانە ڕاداری ئەم فڕۆکانە پێشکەوتوو نەبووی ئەمێنە باسینەوەی دووسێ ئەەکەی ئەم فڕۆک پێنج فڕۆکە هۆکەر هەنتەرەکە ئەچوو پاکستان قەسفکە هەمووی بە تەنیشتێکەوە نووسا بوو بۆ کە ڕادار لە دوورەوەی بینێ یەک فڕۆکە بینێتن ناتوانێت پێنج ببینێ تاوە نووساون بێکەوە ڕادارێکی پاکستانی بینی بەڵام یەک فڕۆکە بینێ موشکێکی بۆ تێگرت موشکەکەش بەری نەکەوت بەڵام لە پێش لیدەرەکە تەقیەوە موشکەکە کە پارچەکانی لە لیدەریدا ئەم پارچەی لێ بووە هەر پێنجی بە یەکجا کەوتە خوارەوە هەمووی هەر پێنجی یەکتریاندا هەمووی بە یەکتریا کێشیان و هەمویان هاتنە خوارەوە ئەمە کارەساتەوەرە پێنج فڕۆکە بە موشکێک بیخیتە خوارەوە ئەم حاڵەتانە لە فڕۆکەیان ڕووەدا.